ڕۆژی جیهانی لاوان چاوخشاندنێک بەسەر بارودۆخی لاوانی ئێران. ڕۆژی 7 دەسامبری ساڵی 1999 کۆبوونەوەی گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان 12 ئاگۆست بەرامبەر بە 21 گەلاوێژی وەک ڕۆژی جیهانی لاوان ڕاگەیاند. ئەگەرچی بۆنەیەکی لەو چەشنە تا ئێستا گرەیەکی لە کێشە و گرفتەکانی لاوان بە تایبەت لە وڵاتانی دواکەوتوی سەرمایەداریدا نەکردوێتەوە، بەڵام لانی کەم دەرفەتێکە بۆ ئاوردانەوە لە کێشەکانی لاوان لە وڵاتێکی وەک ئێران. کۆمەڵگەی ئێران بە شێوەیەکی ڕێژەیی خاوەنی زۆرترین دانیشتوانی لاوە لە ئاستی جیهاندا، بە جۆرێک کە لاوانی تەمەن 15 بۆ 30 ساڵ نزیکەی 36 ملیۆن لە کۆی دانیشتوانی وڵات پێک دەهێنن. لەم نێوەندەدا نزیکەی 14 ملیۆن کەس لە دانیشتوانی ئێران خوێندنی زانکۆیان هەیە و ئەلبەت ئەم توێژە لە کۆمەڵگەی ئێران هەر بەم ڕێژەیەش زۆرترین بێبەشی و زیانی کۆمەڵایەتی بەرکەوتووە. یەکێک لە گرنگترین ئاستەنگەکانی بەردەم لاوانی ئێران بریتیە لە بێکاری بەربڵاو، بە تایبەت لە نێو دەرچوانی زانکۆدا. سەرەڕای سەرمایەگوزاری زۆری بنەماڵەکان لەسەر خوێندن و پەروەردەی منداڵەکانیان، بەڵام ڕێژەیەکی بەرچاو لە دەرچوانی زانکۆ لەگەڵ بازارێکی کارێکی نەگونجاو و هەلی کاری سنووردار بەرەو ڕوودەبنەوە. بەپێی ئامارە نیمچە فەرمیەکان ڕێژەی بێکاری لە نێو لاوانی خوێندەوار لە ئێران گەیشتووەتە زیاتر لە 50%. ئەگەر تا دوێنێ بنەماڵەکان پێیان وابوو منداڵەکانیان دەنێرن بۆ زانکۆ بۆ ئەوەی لە داهاتوودا کارێکی گونجاو بدۆزنەوە، ئەمڕۆ دەبینن نەک هەر ئەم ئامانجە بەدینە هاتووە، بەڵکو خوێندنی زانکۆ بۆتە کێشە بۆ گەنجەکانیان لە دۆزینەوەی کاردا. ئەو لاوانەی کە بە هەزار هیوا و ئاواتەوە دوای تێپەڕاندنی دەیان کۆسپوتەگەرەی کە ڕژیم و یان هەژاری زۆری مادی خستوێتێ سەرڕێیان، سەرنجام توانیویانە مەدرەکی خوێندنی دواناوەندی، هونەرستان و یان زانکۆ بەدەستبێنن، 2 ساڵی تەمەنیشیان لە دەورەی سەربازی بۆ ڕژیم تێپەڕ بکەن، دیسانیش هیوایەکیان بۆ دۆزینەوەی کارێکی گونجاو لەگەڵ مەدرەکەکەیان نییە و وا هەست دەکەن کە هەموو ئاوات و ئارەزوەکانیان بە فیرۆچوە. حاڵ و ڕۆژیە و لاوانەی کە هەر بەم هۆکارەی بێکاری و نەبوونی سەرچاوی دارایی سربەخۆیە خۆیان بە سەرباری بنەماڵە دەبین و تەنانەت توانایی دابینکردنی تێچووی زەماوەند و پێکهێنانی بنەماڵەشیان نییە، گەنجێک کە نە لە خۆشی و حەماسەتی گەنجی بەهرەمەند دەبێت و نە دەرفەتی گەشەپێدانی توانا و بەهرەکانی بەدەست دەهێنێت، سەیر نییە ئەگەر تووشی دڵە ڕاوکێ و نە ئارامی دەرونی بێت یان بکەوێتە بەر مەترسی زیانە کۆمەڵایەتی ئازار بەخشەکان و لەوانە ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان. لێرەدا پێویستە جەخت لەسەر ئەو ڕاستیەش بکرێتەوە کە ئەگەر چی لاوانی ئێران بەهۆی دەسەڵاتی ڕژیمێکی کۆنەپەرست و دژە ئازادیەوە خاوەن کێشە و گرفتی هاوبەشن، بەڵام بەهۆی ئەوەی کە سەر بە چین و توێژی جیاوازن ڕەنج و مەینەتیەکانیان یەکسان نییە. ئاشکرایەکە گرفتی لاوانی سەر بە چینی کرێکار لەگەڵ ئەو لاوانەی کە چەتری پشتیوانی بنەماڵەیەکی دەوڵەمەندیان لەسرە جیاوازە، بەڵام گەنجێک کە بەهرەکانی لەلایەن دەسەڵاتێکی کۆنەپەرستەوە بەدیلگیراوە، گەنجێک کە باشترین ساڵەکانی تەمەنی لە قوتابخانە و ئامادەیی و زانکۆ لەژێر فشاری خوێندنی دژە زانستی و کۆنەپەرستانەدا بەسەر بردووە، گەنجێک کە تەنانەت ئازادی هەڵبژاردننی جلوبەرگیشی لێزەوت کراوە، گەنجێک کە بەهۆی بچووکترین ناڕزایەتی بەرامبەر بە سەختی و پرسە سیاسی و کۆمەڵایەتیەکانی زیندانی و ئەشکەنجە دەکرێت. ئازاری هەموو ئەم گەنجانە لەگەڵ گەنجانی سەر بە چینی کرێکار و زەحمەتکێش هاوبەشە و ڕزگاربوونیان لەم بارودۆخە نامرۆڤانە لە ڕێگەی هاوپشتی و یەکگرتووی لەگەڵ خەباتی چینی کرێکار مسوەگەر دەبێت. بەڵام ژیانی لاوانی ئێران بەبێ جەختکردنەوە لەسەر واقعێکی ئومێد بەخش کە لە پەنای هەموو ئەو سەختی و نەهامەتیانەدا بەرچاو دەکەوێت بە تەواوی وێنە ناکرێت. ڕژیمی ئیسلامی بۆ زاڵبوون بەسەر جەستە و دەرونی لاواندا گەلێک پلان و پرۆژەی جێبەجێ کرد، بەڵام هەموو ئەو پرۆژانە لە بەرامبەر شەپۆلی بەرەو پێشچوونی کۆمەڵگەدا بوونە بڵقی سەر ئاو. لە ڕاستیدا لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا هەموو هەوڵەکانی ڕژیمی ئیسلامی لەم بوارە بە فیرۆچووە. لەم ڕۆوە ئەم ڕژیمە بەردەوام خەریکی خۆ ئامادەکردنە بۆ تۆڵەسەندنەوە لەو گەنجانەی کە لە قوتابخانە و ئامادەییدا نەیانتوانیوە بە پێویستی خۆی دواکەوتوو لاواز و بێ ئیرادە پەروەردەیان بکات. بەشێکی زۆر لە لاوانی ئێران هەرچەندە بێکارن و لە سەرەتاییترین دەرفەتەکان بۆ بەهرەمەند بوون لە ئیمکاناتی سروشتی سەردەمی لاوی بێبەشن، بەڵام لە ئاس ئەو دۆخەدا بە چۆکدا نەهاتون و
ڕێگەی خەبات و تێکۆشان لە دژی ئەم ڕژیمەیان گرتووەتە بەر. ئەوان بە شێوازی جۆرا و جۆر بەرەنگاری ئەو دۆخە بوونەتەوە و ڕێگەی نوێ بۆ دەربڕینی ویست و داواکاریەکانیان دەدۆزنەوە. ئەم خۆڕاگریە نەک هەر لە ناڕەزایەتی سەرشەقامەکاندا، بەڵکو لە فەرهەنگ، هونەر، ئەدەب و تەنانەت شێوازی ژیانی ڕۆژانەشیاندا بە ئاشکرا دەبیندرێت. خۆڕاگری لاوانی ئێران لە ئاخێزی ژن ژیان ئازادی پاییزی ساڵی 1401دا گەیشتە لووتکە. ئەم ئاخێزە نیشانیدا کە جیلی گەنجی ئێران ئەم دۆخەی ئێستا قبول ناکات. گەنجان و تازەلاوان لەسەر تاسەری وڵات بەو پەڕی بوێری و فیداکاریەوە ڕژانە سەر شەقامەکان و خوازیاری گۆڕانکاری بنەڕەتی بوون. ئەم ئاخێزە دەری خستکە لاوانی ئێران خاوەن پوتانسیلی شاراوە و توانایەکی کۆمەڵایەتی برزن بۆ گۆڕانکاری. واقعیەت ئەوەیە کە سەرەڕای ئەم هەموو سەختی و سەرکوتکردنە ڕۆحی خۆڕاگری لە نێو لاوانی ئێراندا هێشتا زیندووە. ئەوان ملیان بەو شێوازە ژیانە نەداوە کە کۆماری ئیسلامی بەسەریاندا دەسەپێنێت و پاشەکشەیان بە فەرهەنگی زاڵ کردووە. گەنجان لە فەزای مەجازی، لە زانکۆکان، گەڕەکەکان و تەنانەت لە ناو بنەماڵەکاندا بە شێوازی داهێنەرانە و جۆرا و جۆر خەریکی گۆڕینی فەرهەنگی کۆمەلگان.